تا دێت ئەنگاوەکانی پێدانی تابلۆ ئۆتۆمبیل بە ناوی پارێزگای هەڵەبجەوە بە هاوڵاتیان نزیک دەبێتەوە. بۆ ئەو مەبەستە لە دیوانی پارێزگای شارەکە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەڕێوەچوو. پارێزگاری هەڵەبجە لە کۆنگرا ڕۆژنامەوانیەکەدا ڕایگەیاند ڕۆژی 16 مانگە ژمارە 1 تا ژمارە 9 لە زیادکردنی ئاشکرادا دەفرۆشرێن. دەژڵێت بە مەنگاوە قۆناغێکی دیکەی بە پارێزگابوونی شارەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە 27 ساڵی 2019 تا 15 نۆی ڕۆژی یەکشەمەی ساڵی 2019 سەرجەم ئەو ژمارانی کە پێوتێ ژمارە نایابی پلە یەک واتە لە ژمارەیەک تا ژمارە 9 دەخرێتە مزایەدە و فرۆشتی ئاشکراوە. ڕۆژی دووشەمەی 16 نۆ ڕۆژی دووشەمەی 16 نۆی 2019 لە هۆڵی بۆنەکان مزایەدەکان ئیعلان دەکرێ و ڕادەگەیەندێ. واتە ئەمڕۆ ئیعلانی ئەوە دەکەین سەرجەم هاوڵاتیان بە هەموو دین و ئاین و مەزەبێکەوە بەس هەموو پێکاتە و بە هەموو نەتەوە و بە هەموو بیر و باوەڕێکەوە لە کۆماری عێراقی فیدراڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئازادن ڕێوشوێنی یاسایی بگرنە بەر لە ناو تەسجیلکردنی خۆیان لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە بۆ پێدانی ژمارە واتە بۆچی بۆ ناونووسینی خۆیان تاکو لە ڕۆژی 16 نۆی ڕۆژی دووشەمە ژمارەیەک دەخرێتە مزایەدەوە. بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگاکە ژاماژە بۆ دەکات ژمارە 1970 نافرۆشرێت و وەک یەمایەک بۆ کیمیابارانەکەی هەڵەبجە لە مۆنۆمێنتی شارەکە هەڵدەگیرێت. ئاشکراشی دەکات تا ئێستا هیچ کەسێک سەردانی نەکردوون ژمارەیەکی پارێزگاکە بکڕێت. ئەو ژمارەی کە نافرۆشرێت تەنیا ژمارەی 1970 ئەو ڕۆژە ڕۆژێکی شومە بەنسبەت پارێزگای هەڵەبجەوە و خەڵکی ئەم ناوچەیە بۆی ئێمە داوامان کرد ئەو ژمارە دەربکرێ و نەفرۆشرێت خێنە مۆنەمێنتی هەڵەبجەوە وەکو مۆزەخانەیەک لە مۆزەخانە ژمارەی سپی و زەرد و سوورەکەیشی لەوێدا ئەنەین وەک لە مۆزەخانەیەک لە مۆنەمێنتی پارێزگای هەڵەبجە. ئەو ژمارانەی کە دەخرێنە زیادکردنی ئاشکراوە لە جۆری تایبەتن. بڕیاری شەداعاتی ژمارەکان بۆ پرۆژەکانی هەڵەبجە و چاکردنی ڕێگاکانی پارێزگاکە تەرخان بکرێت. بە گوێرەی زانیاریەکانیش ژمارەیەکی پارێزگاکە بە 1 ملیار دینار خەمڵاندنی بۆ کراوە. ژمارە 2 تا ژمارە 9 بە 600 ملیۆن دینار و ژمارە 10 تا ژمارە 99 بە زیاتر لە 300 ملیۆن دینار دەفرۆشرێن. ژمارە 100 بۆ ژمارە 999 بە زیاتر لە 200 ملیۆن دینار و ژمارە 1000 بە 150 ملیۆن دینار دەفرۆشرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.